بەرەو دنیاکەمان بەرجی دووەم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولەن. دوایین هەواڵدەر لە غەیب. کۆتاوتە دەربارەی خوا و گەردوون و مرۆڤ. حەزرەتی محەممەد فەرمیەتی کە ناوچی درەختی بوون و هۆکاری بەدیهاتنی کتێبی گەردوون و بەهێزترین و زوڵاڵترین دەنجی بانگەوازکارە بۆ لای خوا. کۆتا هەواڵدەر لە غەیب و غەیبی غەیب ئەوە و تەفسیرکاری فریونەدەری شتان و ڕووداوەکان ئەوە و شیکەرەوە و ڕوونکەرەوەی پەیوەندیەکانی نێوان مرۆڤ و خوا بە جۆرێک کە ڕێگە بە هیچ جۆرە تێکەڵبوونێک نادات ئەوە و هەر ئەویشە کە پێویستیەکانی پەیوەندیەکی لەم جۆرەی بە شێوەیەکی ڕوون و ئاشکرا بەیان کردووە. ئەو لەلایەک یەکەمە و نزیکترینە لە خواوە و لەلایەکی دیکەشەوە کۆتایە بەڵام ڕابەرێکی ئەمینی نزیکبوونەوەیە لە خوا. فریشتەکان چاوەڕێی ئەویان کرد و پێغەمبەران مژدەیان لەبارەوەدا و ئەولیاکانیش بریتین لەو میوە و بەرووبوومانەی کە ڕووناکیان لەو وەرگرتووە. چرای پێغەمبەرایەتی سەرەتا بەدەستی ئەو گەڕی گرتووە و مانا و ناوەڕۆکەکەی ناویشی بە درەخشانترین شێوە لەگەڵ ئەودا دەرکەوتووە. یەکەم نوری ئەو بووە و کۆتا شەپۆڵی ڕووناکیش دەرکەوتنی ئەو بووە لە جیهانی دەرەچیدا. لە دیدێکی ترەوە ئەو پێڕستی ئاسۆ و نەفسەکان و پوختە و کاکڵەی بوون و ڕووناکترین میوەی درەختی بەدیهاتوان و سەرداری هەموو ئینس و جینە بە ناوی بەدیهێنەری مەزنەوە. ئەو لە ڕووی ناوەڕۆک و پێگەکەیەوە هەموو کاتێک لەسەر و وەسفکردنەوەیە و لەسەر ئاستی زاتی پیرۆزی بێهاوتایە و لە ڕوانگەی قۆڵی ئەو لە جیهانی غەیبدا ناوازەی کات و شوێنەکانە و بە پەیامەکەی دەستیشیدا بەڵگەیەکی ڕوون و ئاشکرایە. ناوبانجی هەتا پێش حەزرەتی ئادەمیش درێژ دەبێتەوە و نورەکەی پێش هاتنی بووە بە داستانی سەرزاران و هاتنەکەیشی میهرەبانی خوایە بۆ سەرجەم مرۆڤایەتی. بوونی ئەو نایابترین مرواری نێو سەدەفی وجودە و پەیامەکەیشی گشتگیرترین پەیامە. زانستی ئەو پوختەی هەموو زانیاریەکانە و عیرفانەکەشی کانیەکی ڕەوانە و هەموو سیما ڕۆشنەکان لە دەوری کۆبوونەتەوە و ئاسۆکەشی بریتیە لە ڕوانگەیەک سەبارەت بەو ڕۆحە بێگەردانە کە خوازیاری تەماشاکردنی ئەبەدیەتن. چاوەکان تەنها بەهۆی ئەو ڕووناکیەی کە ئەو بە هەمولایەکدا پرژاندی هەلی بینینی ڕووی ڕاستەقینەی شتانیان بۆ ڕەخسا و گوێیەکان بە یارمەتی زەمزەمەی وتەکانی ئەو لە گەوهرەکانی وشەوە بەستەگەلێکی لاهوتیان بیست. ئای چەند شتی نهێنی لە کەش و هەوای ئەودا ڕوون بووەتەوە و چەند بیری لێڵیش گەیشتون بە پاکژی و ڕوونی. ئەو کەسانەی ئەویان دیوە و گوێیان لێی بووە سەرجەم ژەنگەکانی ڕۆحیان تواوەتەوە و تانە و لێڵی سەرچاوەکان لاچوون و بەو هەواڵانەش کە دەربارەی سەرەتای سەرەتاکان و کۆتاییەکان داویەتی سەرجەم ئەو نەزانراوانە ڕووناک بوونەتەوە کە لەسەر و توانای تێگەیشتنی ئادەمیزادەوە بوون و نادیاریەکان یەک بەیەک لەسەر زەمینەی مانا دانیشتون و سەر تا سەری بوون لە ڕووی ئامانجی بەدیهاتنیەوە وەک هۆنراوەیەکی خوێنراوە و ڕاوەکرا و چەشنی بەستەیەکی لێهاتووە کە بە شان و باڵی جاویدانیدا هەڵدرابێت. هەموو زانستەکان بەراورد بە دەریای زانستی ئەو دڵۆپێکن و سەرجەم داناییەکانیش بریتین لە نمێکی بچووک لە ڕووباری معریفەتی ئەو. سەرلەبەری کات و زەمەن ناگەن بە چەند شەرکەساتێکی کەمی ژیانی ئەو. ئەو گۆی زەویەی کە بەراورد بە گەردوون وەک سەری نینۆچێک وایە بەهۆی نهێنی فەرمانبەری ئەوەوە بووە بە هاوتای هەموو جیهان. لە نەخشە و پلانی دەستنیشانکراوی قەدەردا یەکەم ئەوە و وتاربێژی کۆتا وتەی داوای پێغەمبەرایەتی ئەوە و شاعیری ڕاستەقینەی بینراو ئەوە و زمانی گۆیای نهێنیەکانی نەبینراویش ئەوە. لەو ڕووەوە کە بە جۆرێک بەدیهێنراوە بتوانێت ڕاستیە زانستی و عەقڵیەکان لە ڕۆحی پیرۆز وەربگرێت و شعور و تێگەیشتنی فراوانە و ئیدراکی بەرزە و دڵیشی کراوەیە بەڕووی مەلەکوتدا و لەبارە بۆ تەماشاکردنی جیهانەکانی ئەودی و سوڵتانی تەختی پێغەمبەران ئەوە و وەکو وەرگرێکی نورانی کراوەیە بەڕووی جیهانی غەیبدا و
لەو ڕوەیشەوە کە بێکەم و کورتی ئەو شتانەی وەریگرتوون دەیگەیەنێت بە ڕوحەکان و ژیریەکان، باراوترین و گۆیاترین تەرجومانی جیهانی ڕیسالەتە. ئەو لەو ڕوەوە کە پێغەمبەرە هەواڵ دەربارەی زات و سیفەت و ناوە پیرۆزەکانی خوای گەورە دەدات و دەیناسێنێت و هەستی بەرپرسیارەتیمان بەرامبەری دەوروژێنێت. لەم ڕوەوە ئەو ناسێنەرێک و مامۆستایەکی مەزنە کە نەناسراوەکان دەناسێنێت و نادیارەکانیش دەدات بە گوێی ڕۆحماندا. لەو ڕوەیشەوە کە تەبلیغی بڕیارە دینیەکان دەکات و بە هەمرۆییەکان فێر دەکات و نوێنەرایەتی بنەما ئەخلاقیەکان دەکات. ئەو ڕێنمونیکارێکی کارپێسپێررا و یاسادانەرێک و زمانێکی ڕوونکەرەوەیە بۆ شیکردنەوەی حەقیقەتەکان. پێغەمبەرایەتی و ڕیسالەت و پاشان ویلایەت کە لە ژێر سێبەری ئەم دوانەدایە، هەروەک کراون بە ڕووی دیوی دەرەوەدا بە هەمان جۆر کلیلی دەرگای ناوەوەشن. تەنانەت عەقڵی ئەوان بە ڕەنجی ئەم پلە و پایە خواییە ڕەنگدار بووە و عەقڵیان چەند هەنگاوێک لە دوای ئەم پلەیەوە دەوەستێت و چاوەڕێی فەرمان و فەرمایشی خوا دەکات. عەقڵێک کە وەکو عەقڵی ئەوان سنووری خۆی بزانێت و چوو بێتە ژێرسایی پێغەمبەرایەتیەوە، بە نووری ڕۆحی هەرم مەزن ڕووناک دەبێتەوە و دەبێت بە ڕەهەندێکی گرنگی حەقیقەتی مرۆڤ و بە تێپەڕبوونی کات لە پاڵ بینراودا نەبینرا و لەگەڵ سەرەتادا هەست بە کۆتاییش دەکات. بوون هەم دیوی دەرەوەی هەیە هەم ناوەوە. دەرەوە بە چاو دەبینرێت و بە ئەندامە هەستەوەرەکان هەستی پێدەکرێت و بە عەقڵ و داوەری ژیریش هەڵدەسەنجێنرێت. بەڵام دیوی ناوەوە لەلایەن خواوە دەکرێتەوە بۆ ئەو کەسانەی کە توانە و لێهاتنێکی لەباریان پێبەخشراوە بۆ هەستکردنی بەم دیوەی بوون و ئیدی ئەم لایەنە دەبێت بە دەنجێک و ڕەنجێک و هەناسەیەک و نەخشێک لەو دیویشتە بینراوەکانەوە. پێغەمبەران بە درێژایی تەمەنیان ئەم دەنگ و ڕەنگ و هەناسە و نەخشە دەبیستن و هەمیشە بە گوێرەی ئەمە ڕەفتار دەکەن. حەزرەتی موحەممەد لە ڕوانگەی پێگە و توانە و لێهاتنە تایبەتەکەیەوە نیشانە و دەنجی سەرکەوتنە لەم بوارەدا. ئەو بە ئیزنی خوا شتە نەبیستراوەکان دەبیستێت و نەبینراوەکان دەبینێت و گاه بە گۆڕانی ڕۆحی بۆ ماهیەتێک کە لە سەر و کات و شوێنەوەیە پێش ڕوحانیەکان دەکەوێت و ڕێزلێ گیراوترین بەندەکانی خوا کە فریشتەکانە تێدەپەڕێنێت و هەتا ئاسۆی قاب بە قەوسین ئەو ئەدنا لە شەقەی باڵ دەدات. ئەو بە ئەندازەی پلە و پایە بەرزەکەی لە لای خوا متمانە و پێگەیەکی بەردەوام و جێگیری لای خەڵکیش هەیە. ئەو بە درێژایی تەمەنی بە قەدەرمویەک لە ڕاستی دوور نەکەوتوێتەوە و متمانەی بەسەر دۆست و دوژمندا بەخشیوەتەوە و ئەو پەیامانەی لە خواوە وەری گرتوون هاودەم لەگەڵ سەرنجڕاکێشیە لاهوتیەکەیاندا پێشکەش بە خەڵکی کردوون و هەردەم لەگەڵ بێگەردی و بێتاوانیەکەیدا یاد کراوەتەوە و بە فەتانەتە ورد و تیژەکەی کە کراوەیە بەڕووی فیزیک و مێتافیزیکدا و بە ڕۆحە ڕووناکەکەی هەمیشە خوێندنەوەی ڕاست و دروستی بۆ سروشت و ئەو دیوی سروشت کردووە و ڕاست و دروست ڕاوەی کردووە و لە ئەنجامیشدا هەموو ویژدانە پاکەکان کە دارای بڕیاری لە پێشینە نەبوون بێ دوو دڵی بەرەو ئەو ڕایان کردووە و نەفسە هەرە یاخیەکان لە بەرامبەریدا هاتوونەتە سەرچۆک و ژیریە هەرە زیرەک و ناوازەکان لە پەیامەکانی ئەودا ئامانجی بەدیهاتنی عەقلیان خوێندوێتەوە و خۆیان ڕادەستی ئەو کردووە. هەر لە سایەی ئەودایە کە ئادەمیزاد لە ئاژەڵی و جیسمانیەت دەرچووە و ڕووی لە ئاسۆی پلە بەرزەکانی ژیانی دڵ و ڕۆح کردووە. ئەو کلیلی نهێنی ئەو دەرگایەیە کە بەسەر بوونی دەرەچیدا دەکرێتەوە و ئەو ڕابەری ئەو ڕێگا ڕاستەیە کە دەگات بەخوا و شەفاعەتکاری بەختەوەری هەمیشەییە. هەموو پێغەمبەرانی پێش ئەو هەمان ئەو شتانەیان وتووە کە ئەو فەرموویەتی و ئەولیا و ئەسفیاکانیش کە دوای ئەو هاتوون ئەویان پشتڕاست کردوێتەوە و دانیان ناوە بەوەدا کە هەرچی مەساریەتیان هەیە لەوەوە وەریان گرتووە. بەڵێ ئەگەر ئەو هەموو سەرنجەکانی بۆ لای تەوحید ڕاکێشا بێت ئەوە دەنجی سەرجەم پێغەمبەر و نێراوەکانی و کەشف و شوهودی سەرجەم ئەولیا و ئەسفیاکانیش لەم دەعوایەدا پشتی دەگرن. ئەو نمونەیەکی باڵای ئیمان و ئەمانەت بوو. هەرچێکی دەوت بە وردی لە ژیانیشیدا جێبەجێی دەکرد و ڕەفتارەکانی هەمیشە بە گوێرەی جیهانی ئەو دیوڕێک دەخست و بە جۆرێک ژیانی بەسەر دەبرد وەک ئەوەی خوا ببینێت و
لەلایەن ئەوەوە ببینرێت و لە هەموو کەسێکی دیکە هەستیارتر ڕەفتاری دەکرد و هەموو حاڵەتێکی بەرپرسیارەتێکی جددی پیشان دەدا و هەمیشە هەوڵی بۆ عاقیبەت خێری دەدا و بێ ئەوەی چرکەیەک چاو لە ئامانجەکەی بتروچێنێت هەمیشە بەرەو ئەو خاڵە دەفڕی کە بۆی دیاری کرابوو. چەندین مانای پەیوەندیە قوڵەکەی نێوان خۆی و خوای لە شێوەی نەخش و نیگاری جۆراوجۆردا پێشکەش بە هەموو کەسێک دەکرد. ئەو بوو کە مانای بوونی ڕوون کردەوە و جێڕایەوە بۆ خاوەنە ڕاستەقینەکەی و دانایی و بەرژەوەندی ناوناخی شتان و ڕووداوەکانی دەرهێنا. ئەو بوو بیری خستینەوە کە ئێمە لێرە بەتەنها نین، ئەو حەقیقەتەی بەگوێدا داین کە دەبینرین و چاودێری دەکرین و بەمەش ئاسوودەیی بە دڵەکانمان نۆشی و نامۆیی ئێمەی هەڵگرت و بە نهێنی هاودەمی شاباڵی بەڕۆحەکانمان گرت و هەستی ئاشنایی لەگەڵ ئەو بوونەوەرانەدا پێداین و لە گشت جێیەکدا هەست دەکەین کە لە ماڵی خۆمان داین. ئەگەر ئێمە ئەمڕۆ لەم لایەنە گەرم و نەرمەدا هەست بکەین کە هەموو شتێک لە جێگای خۆیدا دانراوە و ڕێک خراوە، ئەگەر دڵەکانمان بە عەشقی حەقیقەت لێ بدات، ئەگەر بتوانین لەسەر ئاستی ناسین و شیکردنەوەی بوون شتێک بکەین و پێشکەشی بکەین، تەنها بەهۆی ئەو چرایەوەیە کە ئەو لە مێشکماندا تاوی داوە. بەڵێ، هەرچی بزانین دەربارەی مرۆڤ و بوون و سەرجەمی گەردوون بریتیە لە کرانەوە و فراوانبوونی ئەو پوختەیەی کە ئەو داویەتی بەگوێی ڕۆحماندا. ئەو لە دوێنێ و ئەمڕۆ و ئایندەدا سەر لە نوێ دامەزرێنەرەوەی مرۆڤایەتی بووە و دەبێت. هەروەک لە ڕۆژگاری خۆیدا لە چاوتروکانێکدا و بە یەک هەڵمەت تێگەیشتنە چەوتەکان و هەڵسوکەوتە نامرۆییەکان و لادانەکانی فیترەتی گۆڕی کە بە درێژایی هەزاران ساڵ لە سروشتەکاندا ڕەجیاندا کوتابوو. باوەڕی تەواومان هەیە دەنجی خۆی دەگەیەنێت بە حەشاماتەکانی ئەم سەردەمەش کە بە تەواوەتی لە شیرازە دەرچوون و زوویان درەنگ ڕێکوپێکی بە ئەوانیش دەبەخشێت و هێزی پەیامی خۆیان پیشان دەدات. دەتوانرێت ئەمە ناوی سەر لە نوێ خوێندنەوەیەک و ڕاوەکردنێکی ڕاست و دروست بۆ مرۆڤ و گەردوون و حەقیقەتی خوایەتی و هەڵوێز وەرگرتنی مرۆڤ بەرامبەر بە گەردوون بە جۆرێک کە گونجاو بێت لەگەڵ پێگەکەیدای لێ بنرێت. حەزرەتی موحەممەد پەیامێکی لەگەڵ خۆی داهێنا بوو کە پەیوەندی بە هەموو شتێک و هەموو کەسێکەوە هەبوو. لە ڕووی فەرمانبەریەکەیشەوە خاوەنی قوڵی و سەرنجڕاکێشێکی وابوو دڵ و چاوەکانی تێر دەکرد، کامڵی لە سروشتیدا و متمانە و قەناعات بەخشی لە هەڵسوکەوتەکانیدا هەموو کاتێک لاهوتێکی نمایان دەکرد کە جیسمانیەتی تێپەڕاندبوو. لە پشتی ئەم ڕووکارە جوان و سەرنجڕاکێشەوە دارای ئاکارێکی هێندە بەرز بوو کە بۆ هیچ کەسێکی دی دەستی نەداوە و قورئان بە خولوقین عەظیم وەسفی دەکات. بە جۆرێک ئەگەر کەسێک خاوەنی بڕیاری لە پێشینە نەبێت و تەنها یەک جارڕێی لە کەش و هەوای ئەو کەوت بێت، جارێکی دی نەیدەتوانی لە ژێر کاریگەری دەربچێت. لە پاڵ ئەم جوانی و سەرکەوتنەدا گفتارێکی سیحر ئامێزی وای هەبوو. کاتێک ئەو دەکەوتە ئاخاوتن، کارامەترین زێڕەنگەرەکانی وشە زمانی خۆیان قوت دەدا و مراقەبەی بێدەنجی دای دەپۆشین و خۆیان ڕادەستی دەربڕینە ئەفسوناویەکانی ئەو دەکرد. ئەگەر پێتان خۆش بێت بە هەندێکی تریش لەسەر ئەم لایەنە بوەستین. خوای گەورە فراوانیەکی وای لە ڕووی پێکاتەی دەرەچی و ناوەچیەوە بەو بەخشی بوو کە هەرچەندە تابڵی خاچی و خۆ بەکەمزان بوو، بەڵام لە هەمان کاتدا گەلێک بەسام و ئەفسوناوی بوو. کاتێک ڕۆحە هەرە لە خۆبایی و خۆ بە گەورەزانەکان دەچوونە خزمەتی، لە تاوش کۆی بەرزی ئەو هەڵدەلەرزین و حاڵەتێکی پێچەوانەی بیر و نیەتی خۆیان وەردەگرت. نوێنەرە لە خۆباییەکانی کیسرا لە بەرامبەر ئەم نمونە باڵایی سام و شکۆدا لە شوێنی خۆیان چەقین و دەمیان لەگۆ کەوت. هاوڕێ لەگەڵ ئەم هەیبەت و جدیەتەدا ئەوەندە نەرمونیان بوو کە هەموانی چێژ دەکرد و دەیکردن بە ئەوینداری خۆی. بە جۆرێک هەر کەسێک نەنزیکەوە ئەوی بناسیایە لە منداڵ و دایک و باوک و سەرجەم خۆشەویستانی زیاتر دەبەسترا پێیەوە و وەک بڵێ ئالوودەی دەبوو، هەرگیز نەیدەویست جارێکی دی لە حزوری ئەودا ببڕێت. هەموو ڕەفتارەکانی ئەو متمانەیان لێ دەچۆڕا و وشە و هەڵسوکەوت و نیشانەکانی دەست و دەموچاوی ئاماژەیان بۆ ئەوە دەکرد کە هەمیشە لە حزوری خوای خۆیدایەتی و هەردەم ئاسایشی هەڵدەمژی و چەپکە گوڵی متمانەی بەسەر هەموو کەسێکدا دابەش دەکرد. ئەو وەک ئەمینی ئەوەڵ و ئەخیر ناسرا بوو
لە نیگاکانیدا ئەمنیەت نمایان بوو. وتەکانی بە دەوری ئەمنیەتدا دەهاتن و دەچوون و هەمیشە بەستەی ئەمنیەت لە حەرەمی ئەودا دەبیسترا. لە هەڵسوکەوتە گشتیەکانی ئەودا عەقڵ و ڕۆح و هەست و لۆجیک هاوشانی یەکتر و یەکسان بوون. هەر یەک لە زیرەکیە وردەکەی و فیراسەتە بە هەڵەدانەچوەکەی و ئەو دامەزراویەی کە داخرا بوو بەڕووی هەر چەشنە دوو دڵیەکدا و پێداگری و ڕاستڕەویەکەی و ملنەدانی لە بەرامبەر ڕووداوە هەرە سەختەکاندا و زەردەخەنەی بەڕووی موسیبەتەکاندا و خوێندنەوە باشەکانی بۆ بەڵاکان و دەرهێنانی هەزاران پەندلێیان و ئەو پەڕی خوێنساردی و ڕەفتاری هۆشیارانەی ئەو لە بەرامبەر کۆمەڵێک شت و ڕووداوی نابەجێی وە کە قین و تووڕێی و نەفرەتی مرۆڤ دەبزوێنن. هەموو ئەمانە تەنها چەند نمونەیەکن لەسەر کەسایەتی سەر و مرۆیی ئەو و پێگە تایبەتەکەی و هەڵسوکەوتەکانی بە گوێرەی ئەم پێگەیە. لە جێگایەکدا کە خەڵکی تووشی ترس و شڵەژان دەبوون، هەڵوێستێکی هێندە مەردانەی هەبوو کە لە ساییدا دۆڕانەکان دەگۆڕان بە برنەوە و شکستەکان جێیان بۆ سەرکەوتنەکان چۆڵ دەکرد و لە ناوەندی تۆز و غوباری ژێرکەوتندا ستراتیژەکانی سەرکەوتن بە دیار دەکەوتن. ئەو سەرۆکێکی بێهاوتا بوو لە نێو تاکەکانی خێزانەکەیدا، لە نێو هاوڵەکانیدا مامۆستا و فێرکارێکی کامەڵ بوو، دەیزانی چۆن بە شێوازێکی برایانە و بە هەڵسوکەوتە نەرمونیانەکانی بچێتە ناو دڵیانەوە. ڕابەرێکی بێوێنەی وابوو کە هەرگیز شوێنکەوتوانی دووچاری سەر لێ شێوان و نائومێدی نەدەکرد. وتاربێژ و سوڵتانی وشە و ڕەبانی و مەردێکی بواری دڵ و مامۆستا و دادوەر لە داوەری ژیریدا و سەرۆگوڵاتێکی ناوازە و فەرماندەیەکی وابوو لە جەنگدا کە لە خودی شکستەکانەوە سەرکەوتنی دەردەهێنا. هەموو ئەم لایەنە کاملانە لەودا دەگەیشتن بەلووتکە، بەڵام ئەو هەمیشە وەک کەسێکی ئاسایی هەڵسوکەوتی دەکرد و خۆی بە مرۆڤێک لە نێو مرۆڤەکانی تردا دادەنا و ئەو پەڕی بێزاری دەردەبڕی بەرامبەر بەو پلە و پایە بەرزانەی کە هەم شایەنی بوو هەم داخوازی پەروەردە و ڕێزی خەڵک بوو. جاریوا بوو لەسەر ئەم بابەتە هاوڵە نایەبەکانی کە زۆر خۆشی دەویستن بە توندی ئاگادار دەکردەوە. لە پێگەی هۆکار و مەبەستی بەدیهاتنی هەموو گەردووندا بوو، کەچی ئەو بە ئەندازەی باڵەمێشێک گرنگی بەمەن نەدەدا و هەرچەندە ئەوەندە مەزن بوو کە تەختی پادشایی بە سوڵتانەکان دەدا و تاجی دەکردنە سەر، کەچی ئەو پەڕی زاهیدانە دەژیا و وەک کەسێک کە نیەتی ڕۆژووی هێنابێت ژیانی لە زوهددا بەسەر دەبرد. نەی دەخوارد، دەرخواردی کەسانی تری دەدا و نەی دەپۆشی، دەیکردە بەری کەسانی دی و لە هەمبەر دڵۆپێک نیعمەتدا 100 جار سوپاسی خوای دەکرد و هەمیشە لەگەڵ هەستی منەتباریدا هەڵدەستا و دادەنیشت. لەسەر ئاستی هەستەکانی وەک مەعریفەت و خۆشەویستی و ترسان لەخوا هاوشانی فریشتەکان بوو. لە دنیادا بوو بەڵام دنیایی نەبوو، لەسەر ڕێگەی عوقبا بوو بەڵام لەگەڵ ئەوێشدا پەیوەندیەکی پلەیەکی نەبوو، چونکە هەمیشە دڵی لای خوای خۆی بوو، چاوی لە ئاسەوارەکانی ئەو ناوە پیرۆزانە بڕی بوو کە ڕەنگ و شێوە و نەخش بە ئاسەوارەکان دەبەخشن. وەک خانێکی سەرڕێی عوقبا لەم دنیایی دەڕوانی و چەشنی مەزرایەک مامەڵەی لەگەڵ دەکرد و دەیچپاند و دروێنەی دەکرد و هەرچیشی چنگ دەکەوت هەڵی دەگرت بۆ پاشە ڕۆژ. هەروەک ڕەشەباکان تۆوەکان بەڕاست و چەپدا هەڵدەگرن و دەیان سپێرن بە دەستی نەشونما. بە هەمان جۆر ئەویش تۆوی توانا و لێهاتنی مرۆڤەکانی بەم لاو بەولادا دەپژاند. چاودێری بێنەوایانی دەکرد و برسیەکانی تێر دەکرد و زۆر کاتیش خۆی بە برسێتی دەنووست و هەڵدەستا. کاتێک وەک سەروەری هەردوو جیهان بەرەو خوای خۆی گەڕایەوە، نەکۆشک و تەلار و نەسەروەت و سامان و نەماڵێکیشی بە میرات لێ بەجێما بۆ خێزان و منداڵەکانی، وەک خۆی ژیا و وەک خۆی دنیای هەڵسەنگاند و سوودی لێبینی و بە جۆرێکیش کۆچی کرد کە شایەنی ئەو بوو. هەڵبەت ئەو وازی لە دنیا نەهێنا بوو، بەڵام هەرگیز خوازیار و داواکاری دنیاش نەبوو. ئەو بە ئەندازەی نرخ و بەهای هەر یەکەیان گرنگی بە دنیا و جیهانەکانی دیکەی پاش دنیا دەدا و هەڵسوکەوتەکانیشی بەم ئاراستەیەدا بوون. سەرەڕای سام و شکۆم مەزن و سەرسوڕهێنەرەکەی کە لە خانەدانی و نەجیبی و پەیوەندی لەگەڵ خوادا سەرچاوەی گرتبوو، ئەوەندە خۆ بەکەمزان بوو ئەگەر یەکێک ئەو بابەتانەی نەزانیایە کە کەمێک پێش ئێستا باسمان کرد، وای دەزانی کەسێکی سادە و ئاساییە.
چاوی خۆی دەبوارد لە ڕێز و بە گەورەزانینی هاوڵەکانی و لە هەمان جێگای ئەوان دادەنیشت و لە هەمان سفرەی ئەوان دەیخوارد و جیاوازی و تایبەتمەندیەکانی وەک ناموسی خۆی دەشاردەوە و جار و بار لە شێوەی پەند و وانە و قسەی نەستەق و خۆشدا و وەک شەپۆلێکی تەجەلی جەمالیانە ئەوانی هێور و ئارام دەکردەوە و لە قورسایی سام و شکۆ و مەزنی ناو سروشتی خۆی دەیپاراستن. عیزەتی خۆی بەخۆ بە کەمزانین دەڕازاندەوە و سام و شکۆکەی بە شەفەقەت ڕێک دەکردەوە و ڕەنگە ناسووتیەکەی خۆی زیاتر دەخستە پێشچاو و ئەوەندەی تر پێگە شیرینەکەی خۆی بەتامتر دەکرد. ئەو هەمیشە هێمن و لەسەرخۆ و هاوسەنگ بوو، تەنانەت لەو حاڵەتانەدا کە ڕق و قین و نەفرەت هێرشیان دێنا ئەو تا بڵی لەسەرخۆ ڕەفتاری دەکرد و قوڵپی تووڕەیی و ڕقی خەڵکی هێور دەکردەوە و بە تاقەیەک هەڵمەت دوژمنە هەرە سەرسەختەکانی نەرم دەکرد. تەنانەت لەو کاتانەشدا کە دەویسترا بەرەو سەنگەری جەنگ ڕاپێچ بکرێت ئەو دەیزانی چۆن بە یەک گوژم لەسەر تەختی دادوەری دابنیشێت. لە هەموو جێگایەکدا ئەو هەمیشە لێبوردە و چاوپۆش بوو. بە جۆرێک دەکرێت لە ژیانی پیرۆزیدا سەدان نمونەی لێبوردەیی ئەو ببینرێت و پیشان بدرێت. لە وەفاداری بۆ بەڵێن و پەیماندا وێنە و هاوشێوەی نەبوو. هەرگیز نەبینراوە تەنها جارێک بەڵێنی خۆی نەبرد بێتە سەر و لە قسەی خۆی پەشیمان بوو بێتەوە. نەپێش پێغەمبەرایەتی و نەدوای سەرفرازبوونیشی پێی هەرگیز لە قسەی خۆی پاشگەز نەبووەتەوە و نەگوتەیەکی پێچەوانەی ڕاستی بە زاری پیرۆزیدا نەهاتووە، بەڵکو تەنانەت ئاماژەکانیشی هێمایان بۆ شتێکی لەم جۆرە نەکردووە. هەروەها دامەزراویەکەیشی بەرامبەر بە شکێنەرانی وادە و پەیمان شتێکی زانرا و ناسراوە. ئەو سوڵتانی گفتار بوو، گەوهەری وشە نرخی ڕاستەقینەی خۆی لای ئەو دەستکەوتە بوو. نە ڕۆژێک لە ڕۆژان خامە و مرەکەبی بەدەستەوە گرتووە و نە ئاشنایەتی لەگەڵ هیچ پەراوێکدا پەیدا کردووە و نە لەسەر ڕەحلەی فێربوونی هیچ کەسێک دانیشتووە و نە هەستی بە ناچاری ئەوە کردووە کە بە هیچ کەسێک بڵێت مامۆستا و هەرگیز نازناوی مامۆستای گشتی خۆی لە کەدار نەکردووە. ئەمەژمانەی ئەوە بوو کە تەفسیرکردنی فەرمانە خواییەکان بە پێکاتەی زیهنی و زانیاری نامۆ لێڵ نەبێت و ڕەنگ و قاڵبێکی جیاواز وەرنەگرێت. هەروەها بریتیە لە پاراستنی فەرمانە خواییەکان بە پلەی یەک و توانە سروشتیەکانی پێغەمبەرەکەی بە پلەی دووهەم لە هەر جۆرە کاریگەریەکی دەرەچی. ئەو ئالەمڕۆوە نەخوێندەوار بوو، بەڵام ئەو لە کاروبارە دنیای و قیامەتیەکاندا و وەک مامۆستایەکی گشتی لەسەر جەمبوارەکاندا وتەی وای گوتووە و فەرمان و بڕیاری هێندە شایستە و بەجێی دەرکردووە کە هەر لە زانە هەرە زیرەکەکانەوە هەتا بلیمەتە دەراساکان، هەر لە دەماغە هەرە ورد و تیژەکانەوە هەتا ڕۆحە ڕووناکەکان لە هەمبەر ئەو وشە و بڕیار و فەرمانانەدا دووچاری سەرسامی و سەرسوڕمان هاتوون. مێژوو شایەتە لەسەر ئەوەی هیچ کەسێک نەیتوانیوە شتێک بڵێت لە ئاستی هێزی گفتاری ئەودا بێت و نەیوێراوەتانە لە هیچ یەکێک لە بڕیارەکانی بدات و ڕەخنە ئاراستەی هیچ یەکێک لە کاروبارەکانی بکرێت. ئەو حەوزێک و گەنجینەیەکی پاک و بێگەردی زانیاری وابوو کە نە لەو هەواڵانەیدا سەبارەت بە ڕووداوەکانی ڕابردووی تۆز دەسەر نیشتوو، نە لە هەواڵەکانیشیدا دەربارەی دین و مەزهەب و کلتور و عادەت و دابوونەریتی نەتەوە جیاوازەکان دووچاری ڕەخنە و بەرهەڵستی نەبووەتەوە. هەروایش دەبوو چونکە ئەو نێردراوی خوا بوو. ئەو زانیاریە ڕاست و ڕەوانەش کە دەڕژایە حەوزی زانستی ئەوەوە لەلایەن خوا خۆیەوە دەهات. ئەو لە دەربڕینەکانیدا پادشای گفتار و لە لۆجیکدا نمونەی باڵەی داوەری ژیری و لە بیر و بۆچوونیشدا زەریایەک بوو بە ئەندازەی پانتایی فەرمانبەریەکەی. گوتارەکانی هێندە زیرەکانە و لێزان و دەربڕینەکانی ئەوەندە ڕوون و ئاشکرا و شێوازەکەی هێندە دەوڵەمەند و ڕەنجیم بوو کە گاه بە یەک دوو ڕستە دنیایەک حەقیقەتی پێشکەش بە گوێگرانی دەکرد و گاه بابەتە هەرە فراوانەکانی لە چەند وشەیەکی کورتدا جێ دەکردەوە و جاری وایش بوو ئای چ گەوهەرگەلێکی وشەی دەسپارد بە مامۆستایانی تەفسیر و تەویل. وتەی من کۆی دانایی و حیکمەتەکانم پێدراوە نیشانەیە لەسەر ئەم فراوانیەی ئەو. هەموو کاتێک لە سەد سەنگەرەوە سەدان پرسیاری ئاراستە دەکرا، یەکسەر و بێ هیچ دوو دڵیەک وەڵامی سەرجەم پرسیارەکانی دەدایەوە. لە وتەکانیدا شێوازێکی وای بەکاردەهێنا کە زۆرینەی خەڵک لێی تێبگەن. هەروەک لە هەموو جۆرەکانی چەواشەکاری بەدوور بوو،
بە هەمان شێوە بە دەربڕینێکی کورت و پوخت و ڕوون و ڕەوان و بێ ئەوەی ببێت بە هۆکاری چەواشەبوون مەبەستەکانی خۆی ڕوون دەکردەوە و لە ئاستێکدا دەدووە کە زانا و نەزان و زیرەک و گەمژە و کەمزان و پێشمەند و گەنج و پیر و ژن و پیا و سوودی لێوەربگرن و لە هەموو بارێکدا دڵنیایی لە دڵی بەرامبەرەکانیدا مسۆگەر دەکرد. ئەو زۆری فەرمووە و زۆر وتاری داوە و لە گوتارەکانیدا چەندین باسی تاوتوێ کردووە و بابەتی جۆراوجۆریشی کردوێتەوە، بەڵام هەمیشە هاوشانی واقع و ڕاستی بیری کردوێتەوە و دواوە. تەنانەت سێبەری شتێکی پێچەوانەی ڕاستی نەنیشتووە لە وتە و دەربڕینەکانی. بە جۆرێک تەنانەت ئەو دوژمنە هەرە سەرسەختانەیشی کە هەمیشە چاویان لەسەری بوو لە هەلێک دەگەڕان بۆ لێدانی نەیانتوانیوە بە درۆ تاوانباری بکەن. لە ڕاستیدا کەسێک کە هەر لە منداڵیەوە هەتا گەنجێتی و لەویشەوە هەتا 40 ساڵی کە تێیدا شەرەفمەندی پێغەمبەرایەتی کرا بەو پەڕی هەستیاریەوە و لە گشت هەڵس و کەوتەکانیدا زمانی خۆی پاراست بێت لە گوتارێکی پێچەوانەی ڕاستی، بانگەشەکردن بۆ ئەوەی گوایە ئەم مرۆڤەی کە دوو لە سەرسەی ژیانی ڕۆیشتووە هەڵدەستێت و حاشا بانگەشەی ناحەقی پێغەمبەرایەتی دەکات، نەک هەرگوناهە بەڵکو کوفرێکی کۆنەپەرستانەیە و بێڕێزیە بەرامبەر بە عەقڵ و لۆجیک. جگە لەوەش ئەو وتانەی ئەو فەرموویەتی هێندە فراوان بوون کە دوێنێ و ئەمڕۆ و سبەینەیان لەخۆ گرتووە و ناوەڕۆکەکەیشی هێندە جۆراوجۆر و فرەڕەنگ بوو کە سنووری مێشتی مرۆڤ تێدەپەڕێنن. ئەو لەبارەی بیر و باوەڕەوە قسە دەکات و بڕیار لەسەر عیبادەت دەدات و دەربارەی بابەتە کۆمەڵایەتی، ئابووری، سەربازی و ئیداریەکان دەئاخوێت و گفتارەکانی دەکات بە کردار و لە کردەوەکانیشی میوە و بەرووبووم دەچنێتەوە و ڕاستیەتی ئەو بناغەی هێناونی لای مێژوو تۆمار دەکات و پاشان ڕادەستی ئەو ویژدانە بێگەردانەی دەکات کە بڕیاری لە پێشینەیان نییە. دوای ئەو هەزاران تەفسیرکار و هەزاران بیرمەند و سەدان فەیلسوف و سەدان هەزار هونەرمەند و پیشەوەر کە هەر یەکەیان لە هونەرێکی جیاوازدا پسپۆریان هەیە. بەڵێ لەسەر وتەکانی ئەو بناغە کۆمەڵایەتی و ئابووریەکانی ئەو یاسا سەربازی و ئیداریەکانی ئەو ڕێسا پەروەردەکارەکانی ئەو دەکەن و مۆر و ئیمزای خۆیانی لەسەردادەنێن. جگە لەمەش ملیۆنان ئەولیا و ئەسفیا پشتی هەموو گفتار و بڕیارەکانی ئەو دەگرن و هاواری ئەوە دەکەن کە تەنها لە سایەی ڕابەریەتی ئەودا بووە کە بەم پلە و پایانە گەیشتون. لەم ڕوانگەیەوە ئەو کەسەی بەم زاتە دەڵێت نەخێر یان گەمژەیە و نازانێت دەڵێت چی یاخود بەدبەختێکە و لە مێژە عەقڵی شۆراوەتەوە، چونکە نەدوێنێ و نە ئەمڕۆیش لەم هەموو بابەتە جۆرا و جۆرانەدا هیچ کەسێک نەیتوانیوە نەک بەم ئەندازەیە بەڵکو تاکەوشەیەکیش بڵێت کە بە تەڕ و پاراوی بمێنێتەوە و لەم ڕووەوە بڕیارێکی نەگۆڕ دەربکات. بە تایبەت لەو بابەتانەدا کە پێویستی بە پەسپۆریە هەرگیز شتی وا ڕووی نەداوە، پێش لە هەر شتێکی دی وەک بەدیعوزەمان ئاماژەی بۆ دەکات کەسێک توانە و لێهاتن و بەهرەکانیشی هەرچەندە زۆر بەرزیش بن هێشتا دەتوانێت تەنها لە چەند زانست و بوارێکی دیاریکراودا قسەی بەجێ و هاوسەنگ بکات. لە حاڵێکدا ئەم زاتە پیرۆزە دەربارەی سەرجەمبوون و ڕووداوەکان و هەموو کات و شوێنەکان شتی هێندە ورد باز دەکات و وتەکانی هێندە حەکیمانە و لێزانانە هەڵدەڕێژێت و ئەوەندە بە یەقین و دوور لە هەر جۆرە دوودڵیەک گفتارەکانی دەردەبڕێت کە هەر کەسێک بیبینێت و بیناسێت و خاڵی لە بڕیاری پێشینە گوێی بۆ بگرێت بە بێگومانی ئامەننا دەکەوێتە سەرزاری.